دوجار ڕاکان جبوری پارێزگاری کەرکووک بە وەکالەت بڕیاریمانەوەی لە پۆستەکەی دەدات بە پێی زانیاریەکانی پەیام عەرەبی سونە لە کەرکووک ڕێککەوتون ڕاکان جبوری لە پۆستەکەی وەکو پارێزگاری کەرکووک بە وەکالەت بمێنێتەوە لە جێی خۆی بۆ پەرلەمان وەسفی عاسی بنێرێ ئەمەش دوای ڕێککەوتنی هەردوو هۆزی جبور و عوبێد دێ بۆ لە دەستنەدانی هەردوو پۆستی پارێزگاری کەرکووک و پەرلەمانی عێراق یەکێتی پێی وایە دەبێ بە ڕێکارە یاسایەکان بتوانن ئەو پۆستە لە بەرژەوەندی کورد وەربگرنەوە. ما چاوەڕێ واکەین حکوومەتی ئایندی عێراق تەشکیل بکرێ و پەرلەمان دەست بەکارەکانی بکاتەوە چاوخشاندنێک بە یاسای پارێزگاکان و ئەنجومەنی پارێزگا و ئەو دەسەڵاتانەیە بخشێنێتەوە ئەگەر دەسەڵاتەکە لە دەسەڵاتی پەرلەمان یا سەرۆک وەزیران بێ بە تاکید یەکێتی نیشتیمانی کوردستان کاری جدی لەسەر ئەوە ئەکات کە بەو ڕێکارە بەپێی ئیستحقاقی هەڵبژاردن پارێزگارێکی فەرمی بۆ کەرکووک دابدرێت لەسەر پشتی کورد بە گشتی و بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان. پارتیوی یەکێتی بەهۆی پۆستی سەرۆک کۆماری عێراقەوە ناکۆکیەکانیان گەشتووەتە لووتکە ئێستا لەبەری کارکردن بۆ یەکلایکردنەوە و ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک شەڕی پۆستی سەرۆک کۆمار دەکەن بە پێیوتەی چاودێرێکی سیاسی پۆستی پارێزگاری کەرکووک بۆ کوردانی ناوچە جێناکۆکەکان گرنگترە. بەداخەوە تاکو ئێستا ململانەکە لەسەر سەرۆک کۆماری عێراقا ئەوەی لە ئەجلدای سیاسی حیزبە کوردستانیەکان بەگشتی و دەسەڵات بە تایبەتی نەبێ شاری کەرکووک و ناوچە جێناکۆکەکانە چونکە ئێمە پەیوەستی زیاتر بە شاری کەرکووکەوە ڕاستە پۆستی سەرۆک کۆمار پۆستێکی گرنگە بەڵام بۆ ئێمەی کورد زیاتر پارێزگاری کەرکووک و ناوچە جێناکۆکان ئەولەویەترە بۆ ئێمە. دووخولی پەرلەمانی عێراقا ڕاکان جبوری وەکو کاندیدی سوننەکان سەر دەکەوێت بۆ پەرلەمانی عێراق بەڵام بۆ مانەوەی لە پۆستی پارێزگاری کەرکووک هەموو هەوڵەکانی خستووەتە گەڕ بۆیە پێشبینی دەکرێت تا کاتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ناوبرا وەکو پارێزگاری بە وەکالەتی کەرکووک بمێنێتەوە. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.